چاودێران و شارەزایانی یاسایی هەرێمی کوردستان هۆکاری گرفتەکەڵەکەبووەکانی نێوانی هەرێم و بەغدا بۆ ناڕوونی ڕێکەوتنەکانی دەسەڵاتدارانی هەولێر و بەغداد دەگەڕنەوە کە لە ماوەی ڕابردوودا نەیانتوانیوە بە شێوەیەکی ڕوون و کۆنکرێتی بیخەنە بەرباس تا ئەوەی ببێتە هەوێنی چارەسەری کێشەکان. بڕیارەکەی ئەم دواییەی دادگای باڵای فیدرالی لەسەر بڕیاری ناردنی 400 ملیارەکە ئەو ڕاستەی دووپات کردەوە کە دەقی ڕێکەوتنەکانی نێوان هەرێم و بەغداد لاستیکین و هەر لایەکیان بە ئارەزووی خۆیان شیکردنەوە بۆ دەقەکان دەکەن. دیارە ئەو ڕێکەوتنانە ڕێکەوتنی زۆر لاوازن، زۆر ناڕوونن، هەندێک خاڵی تێدایە وەکو پێ بڵێن خاڵی لاستیکی و مەتاتی کە هەر کەس ویلایەنێک بە ئەوەی خۆی تەفسیری بۆ دەکات و ئەو شتانەکەوا دەکات کە گرفتەکان زوو نوێ بنەوە لە نێوان چ هەرێمبی چ بەغدابی. بۆ یاریمی کوردستان پێقەڵسە و بێتاقەت بووە چکە دەزانی احتیمالی زۆرەکە لە بەیانی مەسەلەن ماوەیەکی دی نرخینەوە دابەزێ کە نرخی دا و دابەزێ فعلەن هەرێمی کوردستان لە نەبوونی ئەو شەفافیەتە لە مەسائیلی ئابووری نەبوونی ئەو ناڕێشی و ناسیستەمیە لە بەڕێوەبردننی دەوڵەت کە لە هەرێمی کوردستان بەداخەوە هەیە ئەوە ترسی گەورە دروست دەکات لەلایەن حکوومەتی هەرێم و هەتا بۆ خەڵکەشی. یاساناسێک پێی وایە ئەو کەیسانەی لا دادگای باڵای فیدرالی دژی هەرێم دەوروژێنرێن لەلایەن کەسانی پسپۆڕ و خەمخۆرەوە وەڵام نادرێنەوە بەڵکو ئەوانەی لەو نێوەندەدان کەسانی حیزبی و کەم ئەزمون و لاواز بوون هەر بۆیە هەمیشە دەرئەنجامی کەیسەکان بە شکست کۆتایی هاتووە. ئەو کەیسانەی کە لەسەر حکوومەتی هەرێم دەوروژێندرێ یان سکاڵا تۆمار دەکرێت لە محکمەی فیدرالی من وەکو یاساییەک تێبینیم کردووە کە ئەو کەسانەی نوێرایەتی حکوومەتی هەرێم دەکەن یاخود نوێرایەتی پەرلەمانی کوردستان دەکەن کەسانی حزبینە. لە ناو کەسانی حزبی کەسانی حزبینە حزبی دەسەڵاتن. بۆ نمونە بڕیارەکەی ساڵی پارەکە کە هەڵوەشاندنەوەی بڕیاری یاسایی نەوت و گاز بوو دوو کەسی یاسایی چوینە دادگای فیدرالی یەکەچیان کەسێکی پارتی بووە بنرایەتی حکوومەت وە پارێزەر بووە ئەوەکەی تریان ڕاوێژکاری سەرۆکی پەرلەمان بووە ئەو دوو کەسە چووە. بەڵام ئەو کەیسانە کە پەیوەندی بە نەتەوەی کورتەیە پەیوەندی بە هەرێمی کوردستان هەیە پێویستی بە دراوسەکردن هەیە پێویستی بە کەسانی پسپۆڕ هەیە پێویستی بە کەسانی تایبەتمەند هەیە. ئەم کاردانەوانە دوای ئەوە دێت 25 ئەم مانگە دادگای باڵای فیدرالی بڕیاری ناردنی بڕەپارە لەلایەن حکوومەتی ناوەندیەوە بۆ هەرێمی کوردستان بە نادەستوری لە قەڵەمدا و ئەمەش نیگەرانی سەرۆکایەتیەکانی هەرێمی کوردستانی بە دوای خۆیدا هێنا. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.